لەسەرم پرسە پیردایان جعفەر بەڕێوەبەری ناوەندی هەماهەنگی قەیرانەکان لە دهۆک ڕاستەوخۆ لەگەڵمە بەڕێز پیردایان زۆر بەخێربێ بۆ کوردستان 24 راپۆرتەکەی هاوکارمان بینی ئێستا کێ هاوکاری ئاوارەکان دەکات؟ gelek spas bo vê derfetê heqîqet harîkariya bo awara giştî kêm bûwa ji ber ku sal bo salê gengeşetê tekene gel UN Wezareta Navxwe şandê Wezareta Navxwe gel UN ew menaqeşe ser budca sala bê tê tekirin. Ev sala jî menaqeşe an ku danostanên guftûgû berdewam in heqîqet sala 23 est karim bêjin an 30 sedê kêm kirin. بس اف سالا 24 احتمال شويشي 5 صديقين بل لو ما نشي اوارا راستي قال لك محتاجي هاري كارين افا بخبخه بتاوك بارگراني قسر اركي حكمتها هريما كردستاني بله حكومتي عراق بوچي هاوكاريان ناكا خوتان دزانن وزارتي گەورە بنای وزارتي كوچ و كۆچبەران هەیە بۆچی هاوکاری ئاوارەکان ناکات؟ براستي حكومة عراقي او تشتي هاريكاريا اوارات كتني دابش كرنا ارزاقيا او شي جانا سي هيفا چار هيفا جارگي بله ابو بخوب اوارا حمي نفوسان عراقيين خلقي عراقيين بيا حكومة عراقي باركي خرابو با چندين جارا شي مداخوازي جي كريا ريا وزارتا ما نافخو يانكو ريا نونرتیاوانە کۆچبەرە دهۆ کێشیمانی ویساری فەرمی دانەیە هەر وسا چەندین جارە شاندێوان سەردانێک کەمپات کاری وەزیر ئەوە ڕێبەرێت گشتی وەڵامی ئێوان دایمەن وڵات بێژن ئەم حازرن هەر شتێکی پێویست بێت بنویسن بۆما بەلێ بەرسف نینە مخابنی پراتیکی هەر شتێک هاریکاری ناکەن تەنێ ڕیکلامن دەمێ سەردانی کەمپات وێنێ خۆت گرن و بۆ قەناڵی تەلەڤیزیۆن ئاخرن مە سەردانە کەمپا کرد لێ وەک پراتیکی واریت عەمەلیدا هیچ هاریکاری نەکردنە. هۆکارەکەی چییە؟ بۆچی حکوومەتی عراق هاوکاری ئەم ئاوارانە ناکاوە؟ ئایا بەهۆی بڕینی هاوکاریەکانەوە یا کەمبوونەوەیان کۆچی پێچەوانە دەستی پێ کردووە ئێستا ئاوارەکان بەهۆی نەبوونی هاوکاریەوە دەگەڕێنەوە ناوچەکانی خۆیان کە وێرانەیەکە؟ هۆکار ئەوە حکوومەتە عراقی ڕاستی حکوومەتەگە درستی خۆدان بڕیار نینە چەندین بەرپرسیان دەمێ سۆزادوان سۆزی خۆبجی ناینە جارێت و بەری خۆبدەی شنگالێ ڕێککەوتنە کاتی ئەمزاکردنە نێڤینە حکوومەتە هەرێمی و حکوومەتە بەغدا ساڵە 2020 هەیڤدا هەتا vêga yek bende şwê rêkevtên nehatiye cîbejîkirin ava bixwe ew bende duê rêkevtinê hemîd bercewandiya xelkê şingalê de ne êk şwan benda ew bû xelek vegerte cûwarê xwe di do îdara şerعî vegerte minteqê sê 2500 kes xelkê şingalê bêne damezranê ser silkê polîsê federal û emniyeta xwe parêzin çar ew baregayet wan milîşiyatên ney şerعî bêne vekêşan nav bacêrê çingû her fetrekê carekê tu dibînî firokeyê Tirkiya bombebaranî baregayê wan dikin û xelkê sivîl bêne qurbaniye ev 2 sal tê perîn ew rêkevne nehatiye cîbecîkirin lewmanê jî gelek carî dibînin ewde eksiyê jî çê dibite vêganê rêveberiya me lijnek hatiye damezrandine ve 3-4 sale katî xelk vegerte ewde eksiyê şingalê bo dihokan ku bi herêma Kurdistanê مقابل الجلوان كنا أجري زفراندان كاتشينا أو كسوسا ديار كنا كو أمنيتا بكارية بخدمة جوزارية لو ما تفكرنا جاغن قصتا هريما كردستانيت كنا بار دوي هيبا بين شرقي رودا شرقي 4 ساعتي دي ساني 10740 كش الشنغالي قصتا هريما كردستاني كرنا بله زۆر باشە بەڕێز پیردەیان ینی ئێستا ئەوەندەی ئاگادارن ئاوارەکان بەهۆی کەمبوونەوەی هاوکاریەکانەوە نایەنەوە بگەڕێنەوە بۆ ناوچەکانی خۆیان ئەو بخوات و قەت باوەڕ ناکە کەسێکی ببێت بژی 10 ساڵ من خیڤەتێکێدا ئەگە دەڤەرایە ئارام بێت یعنی ئەو بژیانە بن خیڤەتێکدا هەڵبژێرنە و ناوەگەنە جوواری خۆی گەلێک پرۆسسە بەردەوامە یعنی vêga xelkekî azada her kesekî bivê vegerte ciwarê xwe rizamendiyek ser deniya û katî ewde eksiyê jî divegerine Kurdistanê
هەمان شێوان پێشوازی لوانکردنە یعنی خەڵکێکی ئازاد لە هەرێما کوردستانی باوەڕکە گەلێک جاری احتیمالە ساندەردێت جیهانی ئەم تێپەڕینە معاملە لەگەڵ ئاوارە و پەنابەرە. زۆر سپاس بەڕێز پیردیان جعفەر بەڕێوەبەری ناوەندی هەمانگی قەیرانەکان لە جهۆک میوانم بووی سپاس.